بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان ئەمڕۆ باسی پاوەرپۆینتی توێژینەوەی زانستیتان بۆ دەکەم. هەر توێژینەوەیە کە با بڵێن ڕۆژی پێشکەشکردن دەبی پاوەرپۆینتێکی بۆ ئامادە بکەیت. ئەو پاوەرپۆینتەش چەند تایبەتمەندێکی خۆی هەیە. من دێم باسی ئەو خاڵانەتان بۆ دەکەم کە لە 12 خاڵ بۆم کردوونەتەوە کە پێویستە چ تایبەتمەندیەک لەم سلایدانە هەبێ. هیوایە دارم ئەگەر سوودی هەبێ لایک و کۆمنت و سەبسکرایب لەبیر مەکەن بۆ ئەوی کەسی تریش ئەم ڤیدیۆ ببینێ و سوودی لێ وەربگرێت. رندان سلامت میکنن جان را غلامت میکنن، رندان سلامت میکنن جان را غلامت میکنن. دوبارە سڵاوتان لێ بێ خۆشەویستان. وەکو دەزانین توێژینەوەی زانستی لە چەند بەشێک پێک هاتووە: ئینترۆداکشن، لیتریچەر ریڤیو، میتۆدۆلۆژی، ریزالت، کۆنکلوژن ئەند دیسکەشن. وە لە کۆتایی با بڵێن پاوەرپۆینتەکە پێویستیشە ڕفرێنسەکان دابنێ. ئەمەش لەوانەیە بۆ لە با بڵێن بەشێک بۆ بەشێکی تر فەرق بکە، یعنی لەوانەیە هەندێک بەش یان هەندێک توێژینەوە هەیە بەشی تری هەبێ، هەندێک توێژینەوە هەبێ بەشی کەمتری هەبێ، بۆیە بە گوێرەی توێژینەوەکە فەرق دەکات. خاڵی یەکەم، سلاید یەکەم پێویستە چۆن بێ؟ دەبێ تایتڵی بابەتەکەتی لەسەر بێ، ناوی سەرپەرشتیارەکەتی لەسەر بێ و ناوی خۆتیشی لەسەر بێ، لەگەڵ ناوی زانکۆکەت لە یەکەم سلاید دابێتن. خاڵی دووەم، خۆشەویستان، سلایدەکان هەر سلایدێک پێویستە ژمارەی لەژێرەوە دابنێ، چونکە جاری وا هەیە دکتۆر هەیە دەڵێ بڕۆ فلانە سلاید پرسیارێکی هەیە لە فلانە سلاید، ئەگەر ژمارەی داننێ ئیتر تۆ نازانین لە کامە با بڵێن سلاید پرسیاری هەیە، بۆیە هەر سلایدێک پێویستە ژمارەی بۆ دابنێ. خاڵی سێیەم، وا باشترە ئەگە سەرچاوت هەبوو لە ژێرەوەی سلایدەکە بە وردی ڕفرێنسەکەش بنووسی. خۆشەویستان، خاڵی چوارەم، پێویستە ئەم پاوەرپۆینتە لە 25 بۆ 30 سلاید زیاتر نەبێت. هەیە دەپرسێ ئایا دکتۆر دەبێت 40 سلاید بێ یان دەبێت 50 سلاید بێ؟ بەڵێ بۆ نابێت، دەکرێت، بەڵام ئێمە 20 بۆ 30 دقیقیان بۆ داناوین بۆ ئەوەی توێژینەوەکەی خۆمان پێشکەش بکەین. ئەگەر با بڵێن سلایدی زۆرمان هەبێ، ئەو کاتە لەوانەیە 50 سلایدت هەبێ، نەتوانین لەو کاتەیە بەڕاستی لەم کاتەیە کە بۆ ئێمەیان داناوە تەواو توێژینەوەکەی خۆت پێشکەش بکەیت. و سلایدی زۆر بەڕاستی بێزارکەریشە، لەوانەیە دکتۆرەکان بێزارە بن، خۆت لەو ماوەیە پێت تەواو نەکرا، پێت تەواو ناکرێ. بەڵام ئەگە توانیت کۆنتترۆلی بکەیت، ئەگە 40 سلایدیش بوو کێشە نییە، بەڵام باشترین پاوەرپۆینت 25 بۆ 30 سلایدە. خاڵێکی تر، خاڵی پێنجەم، خۆشەویستان، بە هەموو سلایدەکان یەک نووسین بێ، یەک خەت بێ، یەک سایز بێ، یەک قەبارە بێ. من لە توێژینەوەی برادەری ترم دانیشتوم، بەڕاستی دکتۆرەکان گلەیە هەبووە، وتیانە چییە ئەوەندە با بڵێن ئەوەندە زۆر خەتت بەکارهێناوە، یان دەڵێن بۆچی ئاوا سایزی نووسینەکانی جیاوازە؟ بۆیە پێویستە سایز و جۆری نووسینەکەت یەک جۆر بێت، چونکە ئەگەر یەک جۆر نەبی بەڕاستی لە توێژینەوەکە دەیەنێتە خوارەوە. خاڵی شەشەم، ئەو شانێک کە گرینگە و دەتەوێت زیاتر ڕوونکردنەوەی پێ بدەیت، پێویستە لە سلایدەکە سووری بکەیت، ڕەنگی سوور بکە بۆ ئەوەی زیاتر ڕوونکردنەوە و تێبینیت لەسەر ئەم خاڵە سوورانە هەبێت. خۆشەویستان، خاڵی حەوتام، سلایدەکان با پڕ نووسین نەبێ. بە قەنەعاتی من خراپترین پاوەرپۆینت، خراپترین سلاید ئەوەیە تۆ بچی لە توێژینەوەکەت کۆپی بکەی و بە نووسینی پڕ بێتن و بێ تەنها بخوێنیەوە. نەئە، تۆ دەبێت لە جوملەیەکە بێ کورتی بکەیەوە و ڕوونکردنەوە لەسەر ئەم ڕستەیە ئەم جوملەیە بدەیت. خۆشەویستان، نەک گوتم نابێ بچی لە توێژنەوەکەت کۆپی بکەیت و بێ
داخلی پاورپۆینت بکەیتەوە وەڵام من پاورپۆینتم ئامادە کردووە. ئەوە خراپترین زۆری ئامادەکردنی پاورپۆینتە. خاڵی هەشتم خۆشەویستان نابێت ڕەنگی عەجیب و غەریب بەکاربێنی یان ئەنیمەیشنی عەجیب و غەریب بەکاربێنی. باشترین زۆر وایە تاوەکو دەتوانی با پاورپۆینتەکەت سادە بێ، بارگراوندەکەی سپی بێ و نووسینەکەشی ڕەش بێ، زۆر سادە بێ، چونکە بەڕاستی زۆر ناشیرینەکە با بڵێن ڕەنگی زەقزەق بەکاربێنی. وەکو گوتم بارگراوندی سپی و نووسینی ڕەش بەکاربێنە زۆر بۆ توێژنەوەی زانستی گونجاوە. خاڵی دەیەم ئەگەر با بڵێن نیشانی بدەیت کە با بڵێن تۆ لە چ بەشێکی با بڵێن ریزەڵت لە تەنیشتی دەنووسیت ریزەک لە گۆشەیەک لە لایەکی با بڵێن سلایدەکە دەنووسی من ئێستا لە ریزەڵتم یان من ئێستا باسی ئینترۆداکشن دەکەم بە قەنەعەتی من ئاوا جوانترە چونکە جاری وا هەیە دکتۆرەکە نازانی تۆ لە چ بەشێکی بەڵام کە بینی کە تۆ لە چ بەشێکی ئەوە دەزانی تۆ با بڵێن ئێستا لە چ بەشێکی. من لاکێشەیەکم کردووە سلایدەکەی خۆمتان پێ نیشان دەدەم کە با بڵێن ئێستا لە چ بەشێکم. خاڵی یازدەم خۆشەویستان پێویستە گرنگی بە هەموو سلایدەکان بدەیت. ئەگەر لە سلایدەک تێناگەی ئەگەر لەلات ڕوو نییە بڕۆ زانیاری لەسەر کۆکەوە تەواو لە سلایدەکە تێبگە اینجا سلایدەکە دابنێ. ئەگە سلایدەکە زانیاری لەسەر نییە یان بە تەواوی تێناگەی تکایە دایمەنێ. خاڵی دوازدەم و خاڵی کۆتاییشە خۆشەویستان لە کۆتایی پاورپۆینت شوێنی تێبینی نۆت هەیە. تۆ دەتوانیت نۆت و تێبینەکانی خۆت لە خوارەوەی پاورپۆینتەکەت بنووسی بەڵام کێشەی نووسینی نۆت لە خوارەوەی پاورپۆینت ئەوەیە کە تۆ کە گەورەی دەکەی پاورپۆینتەکەت لەو کاتە خۆت ئەو نۆتانە نابینی. بۆی ئەگەر تێبینەکانیش لە پاورپۆینت نووسی پێویستە لەسەر قاقەزیش بنووسی لە بەردەم خۆت هەبێ بۆ ئەوەی کە با بڵێن شتێک لە بیر کرد یان تێبینێکی گرنگ بوو سەیری قاقەزەکەش بکەی بە کۆپیکراوی لە بەردەمتە و بەبیرت دێتەوە. هیوادارم ئەم ڤیدیۆشتان بە دڵ بێ و سوودی هەبێ و لایک و کۆمنت و سەبسکرایب لە بیرمەکان خواتان لەگەڵ.